بەناوی خوا کاردانەوەکان لە چەندین ناوچەی جیهان لەسەر هەردوو جەماوەری و ڕەسمی دژی ئەو کوشت و بڕەی بەرامبەر مسلمانانی بۆرما دەکرێت بەردەوامی هەیە. لە هەرێمی کوردستانیش لێرە و لەوێ جموجوڵ و چالاکی جەماوەری دەستی پێکردو و پاشکەمێکی دیکەش لە هەردوو شاری ئیسلێمانی و هەڵەبجە گربوونەوەی جەماوەری ئەنجام دەدرێ و هاوڵاتیان پشتیوانی خۆیان بۆ مسلمانانی بۆرما دەردەبڕن. پێشنی ڕۆژ لە شاری هەولێر مامۆستایانی ئاینی گربوونەوە و بەیاننامەیەکی هاو پشتیان بۆ مسلمانانی بۆرما خوێندەوە. بەڵە بەڕێزان لە ستۆدیۆکانمان لە ستۆدیۆی هەواڵ لە ڕووماڵێکی تایبەتدا پەیامنێرانی پەیام لە نێو گربوونەوە جەماوەریەکانەوە وەردەگرین، هەروەک میوانداری بەڕێز شوان هەورامی چاودێری سیاسی دەکەین بۆ شرۆڤەی ڕووداوەکانی بۆرما و ئاستی وەڵامدانەوەی کۆمەڵی نێودەوڵەتی سەبارەت بەو کوشت و بڕیانەی کۆمەڵکوژانی مسلمانانی بۆرما لەلایەن بوزیەکانی ئەو وڵاتەوە بە پاڵپشتی سوپای میانمار ئەنجام دەدرێت. سەرەتا دەچینە لای پەیامنێرمان ڕامێڕ عوسمان لە شاری سێمانی لە پارکی نالی لەگەڵمان دەبێت بۆ گواستنەوەی بەشێک لە ڕای هاوڵاتیانی سێمانی کە بەشداریە و گربوونەوەیان کردووە. ڕامێڕ سڵاوی خوا لەبێت وم کاتت باش. ئێستا تۆ لەکوێی وا گربوونەوەکە دەستی پێکردووە یاخودنا؟ بەڵێ مامۆستا سەلا سڵاو لە ئێوەش ئێمە لە پارکی نارین لە شاری سلێمانی بۆ پشتیوانی مسلمانانی بۆرماوە ئەم کوشتارەی کە وڵاتی میانمار بەرامبەر بە مسلمانانی بۆرما ئەنجامیەداد، ینی کاردانەوەی نێودەوڵەتی جیهانی لێکەوتۆتەوە. دیارە لە هەرێمی کوردستانی ژانی خەڵک هەڵوێستی وەرگرتووە ئەمڕۆ خۆپیشاندان کراوە لە هەولێر وا لە ئێستادا لە شاری هەڵەبجەش بە هەمان شێوە گربوونەوە بەڕێوەچێ، لە شاری سلێمانیش گربوونەوەیەکی فراوان بەڕێوە چووە بۆ پشتیوانی لە مسلمانانی بۆرما کەساتێ سیاسی ببورن پەرلەمانتاران و چالاکوانان ڕێکخراوەکان، هەروەها مامۆستایانی ئاینی بەشدارن لە گربوونەوەکەیە. ئەوەی کە منەی بینم بەشێکی زۆریان ینی وتافیان بەدەستەوەیە کە داوای ڕاگررتنی کوشتارەکەن لەلایەن وڵاتی میانمارەوە بۆ سەر مسلمانانی ئەم وڵاتە. من بۆ چۆنی چەند هاوڵاتیە گوەرەگرم کە بەشدارن مامۆستای ئاینی جەنابێت بەشداری ئەم لە گرتبوونەوەکە. ئەگەر بفەرمون بیتە پێشتر بۆ کۆمنتانچی ئەگەر سەرکرێت کامێرەکە ئەمەتە لەوێە قسە چیە لەسەر ئەم کوشتارەی کە لە وڵاتی میانمار ئەنجام؟ بسم الله الرحمن الرحیم. ئێمە ئەمڕۆ گرتبوونەوەمان ئەنجام داوە بە مەبەستی خەم خواردن و پشتیوانیکردنی مسلمانانی بۆرما. بەواجبی خۆمانی ئەزانین چۆن ئێمە کاتی خۆی حەزمانە کرد کە لێرە ئەنفاولوکی ماباران ئەکراین، حەزمانەکە مسلمانانی عالم بێنە دەنگ لە سەرمان. ئێمەش پێ خۆشحاڵین کە ئەمڕۆ بەشداریمان کردووە بە ئەضعەف الئیمان و بەم گرتبوونەوەیە بۆ ناڕەزایی بڕینمان دژی ئەو تاوان و کوشتارێک کە ئەکرێت زدی مسلمانانی بۆرما لە میامارک. بەڵێ دەستە خۆش بێ. مامۆستا سالار لە ئێستادا ینی ئەم ڕێکخراوانە بەنیازن کە بەیاننامەیە بخوێنەوە بە هەر زمانی کوردی و ئینگلیزی و عەرەبی ئامادە کراوە بەیاننامەکە، پاشان وا بڕیارە ینی ڕادستی کۆنسۆلی نەتەوەیەکەکان لە هەولێر. ئەگەر ئیجازەم بێ من با بچم بەیاننامەکە بخوێنەوە، دواتر ئەگەر ئەگەڕینەوە لای بەڕێستان. فەرموو ڕامێ فەرموو. تورسان دەبێنە بەڵە بەڕێزان کاردانەوەکان سەبارەت بەو کوشت و بڕی و کۆمەڵکوژیانەی کە بوزیەکانی وڵاتی بۆرما دەرهەق بە مسلمانانی هەرێمی ڕۆهینگیا لە میانمار ئەنجامی دەدەن، کاردانەوەی نێودەوڵەتیشی لێکەوتێتەوە، هەروەها لە ناوخۆی هەرێمی کوردستانیش بەیانی ئەمڕۆ لە شاری هەولێر مامۆستایانی ئاینی بەیاننامەیەکی ناڕەزایەتیان خوێندەوە. لە شاری سێمانیش ئێستا گربوونەوەیەکەیە پێکەوە گوێبیستی بەیاننامەی ئەو ڕێکخراوانە کۆمەڵگەی مەدەنی پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان، نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان، یاخوا بەخێر بێن سەرچاومان. ئێمە ئەمڕۆ لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان
لەگەڵەوەی ئەم بەیانیەش لە شاری هەولێر هەروەها ئێستا لە پارێزگای هەڵەبجە پایتەختی ئاشتی هەرێمی کوردستان ئەم جۆرە گردبوونەوە مەراسیمانە بۆ ئیدانەکردنی کۆمەڵکوژی مسلمانانی بۆرما بەڕێوە دەچێ و بەڕێوەیە بین. خۆشحاڵین یاخوا بەخێر بێن سەرچاوەکانمان. سەرەتای گردبوونەوە کەشمان بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێەکەین لەلایەن کاک ئەحمەد کەمال با فەرمێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال فلا تحسبن الله مخلف وعده رسله إن الله عزيز ذو انتقام يوم تبدل الأرض غير الأرض والسماوات وبرزوا لله الواحد القهار وترى المجرمين يومئذ مقرنين في الأصفاد سرابيلهم من قطران وتغشى وجوههم النار ليجزي الله كل نفس ما كسبت إن الله سريع الحساب هذا بلاغ للناس ولينذروا به وليعلموا أنما هو إله واحد وليذكر أولو الألباب صدق الله العظيم. دەستخۆش ئەو بەڕێزانی دواوەگەریەک تۆز بازنەکە زوڵم لە هەر شوێنێک بێ لە دیاربەکر بێ یا لە بانە بێ یا لە قامیشلو بێ یا لە هەرێمی کوردستان بێ یان لە بۆرما بێ یا بەرامبەر هەر کەمە ئاینی و نەتەوەیەک بێ لەسەر ئەم ڕووی جیهانە ئێمە بەرپەرچیەکەینەوە بەرهەڵستیەکەینەوە لە بەرامبەری ئەوەستینەوە. هەر ئەمڕۆ 6 ئەیلول 86 ساڵ تێ پەڕێ بەسەر ئەو شۆڕشەی کە لە شاری سلێمانیا بەرامبەر بە ئینگلیزەکان و ئەو کاتی دەسەڵاتی حکومەتی بەغدا کە سلێمانی ئەو کاتەش بە پێوە بوو زوڵم و زۆر و ستەمی قوبوڵ نەکردو. بۆیە ئەمڕۆژ هاوکات لەگەڵ ئەو مێژوو ئەو بەروارەیە دەوەستینەوە لە پای زوڵمێک کە لە ئینسانیەتەگرێ کە لە مرۆڤەکرێ ئەگەر هەر دین و هەر نەتەوەیەکی هەبێت. بەڕێزان
بەیاننامەیەک ئامادە کراوە بە هەر سێ زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی دوایەوەی کە لێرە خوێنرێتەوە و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بێگومان بڵاو کراوەتەوە واژووی بۆ کۆکرێتەوە و لە هەفتەی ئایندە لە کاتی دەوامی فەرمیە ئاڕاستەی UN ئەکرێ هەروەها ئاڕاستەی سەرجەم باڵوێزەکانی وڵاتان ئەکرێ لە هەرێمی کوردستان. ئێستا و بەیاننامەیە بە زمانی کوردی لەلایەن بەڕێز مامۆستا مەلا عوسمانی شێرا خوێنرێتەوە با فەرمێت. بسم الله الرحمن الرحيم بۆ ئەمینداری گشتی نەتەوەیەگرتوەکان لە ڕێگای نوێنەرایەتی نەتەوەیەگرتوەکان لە عێراق بابەت ناڕەزایەتی دژ بە پاکتاوی ڕەگەزی گەلی ڕۆهینگیا. ئەمڕۆ ویژدانی زیندوی دنیا و نەتەوەیەگرتوەکان و دەوڵەتان و میدیای ئازاد و هەموو هێز و کەسایەتیەکانی ئینسان پەروەر لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە و تاقیکردنەوەیەکی مێژوویی و یاسایی هەرە گەورەدان کە نابێت چیتر لە ژێر ناوی هیچ جۆرە پاساوێکدا لە بەرامبەر وەها کارەسات و قڕگەیەکی مرۆیی قیزەوندا بێدەنگ و بێباک و بێ هەڵوێز بین. ئەمڕۆ ئێمەی کورد وەک نمونەی قوربانیەکی زیندوی پاکتاوی ڕەگەزی بەبیری دنیای دینیەوە کە هاوسۆزیمان بۆ قوربانیانی بۆرمە لەو ئەزمونە پڕ لە ناسۆرەوە سەرچاوە دەگرێت کە لە هەڵەبجە و ئەنفالدا بە بەرچاوی زلهێزان و ناوەندە نێودەوڵەتیەکانەوە لە نێو مردن و ژیاندا ڕۆژانی مەینەتی و وێرانی و برسێتی و کوشتن و سووتاندنمان دەگوزەراند. بۆیە چیتر بێدەنگ نابین لە قڕکردنی مرۆڤ بەدەستی مرۆڤ. وەختێک تاوانی کوشتنی کەسێک وەک بڕینەوەی ڕەچەڵەکی مرۆڤایەتیە و هیممەتی ژیاننەوەی مرۆڤێکیش وەک ژیاننەوەی تەواوی مرۆڤایەتیە. بۆیە داواکارین یەکەم وەستاندنی هەموو شێوازەکانی کوشتن و ترس و تۆقاندن دژ بەگەلی ڕۆهینگیا. دوو ئیدانەکردنی ئەو تاوانانە لەلایەن نەتەوەیەگرتووەکانەوە. سێ فشارخستنە سەر وڵاتانی دراوسێ کە دەرگای سنوورەکانیان واڵا بکەن بەڕووی خەڵکی سڤیلی هەڵهاتوو لە هەڵمەتی پاکتاوی ڕەگەزی و سوپای میانمار. چوار نەتەوەیەگرتووەکان هەوڵەکانی دەوڵەت و دەسەڵاتدارانی میانمار بۆ قڕکردنی گەلی ڕۆهینگیا بە فەرمی بە جینۆساید بناسێنێت و تاوانبارانیش بدرێن بە دادگای تاوانی نێودەوڵەتی هەمیشەیی لەسەر ئەنجامدانی تاوانی جینۆساید. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بێگومان جگەل لە کەناڵە ئاسمانیە کوردیەکان ژمارەیە کەناڵی هەم عەرەبی هەم بیانی حزوریان هەیە. بۆیە بەیاننامەکە بە زمانی عەرەبی لەلایەن مامۆستا عەبدوجەبار خوێندرێتەوە با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. بيان استنكار إلى الأمين العام للأمم المتحدة عن طريق ممثليه الأمم المتحدة في العراق. الموضوع استنكار ضد التطهير العرقي لشعب روهينجا. أيها السيدات والسادة، يقف اليوم ضمير العالم الحي والأمم المتحدة والدول والصحافة الحرة وجميع القوى والشخصيات المدافعة عن الإنسان أمام مسؤولية عظيمة وامتحان تاريخي وقانوني أعظم، بحيث ينبغي أن لا يبقوا ساكتين لا يعبؤون ولا يبدون أي موقف تجاه الفاجعة والتطهير العرقي البغيض الذي يحدث في روهينجا تحت أي ذرائع. نحن الأكراد اليوم كمثال حي للضحية التطهير العرقي نذكر الدنيا بأن تعاطفنا مع ضحايا بورما نابع من التجربة المليئة بمأساة حلبجة وعمليات الأنفال التي تعرض لها شعبنا، والتي كانت تدور أمام مرأى ومسمع الدول العظمى والمؤسسات الدولية، حيث كان شعبنا الكردي يمر بأمر الأيام من الحياة والموت في البؤس والتشريد والجوع والقتل والحرق. لذا نحن اليوم لا نقف ساكتين عن تطهير الإنسان للإنسان، لأن جريمة القتل
قتل إنسان واحد مثلها كمثل اجتثاث عرق الإنسانية من الجذور، والكفاح من أجل إحياء إنسان واحد مثله كمثل إحياء الإنسانية جمعاء. لذا نطالب بما يلي: أولا، وقف كل أشكال القتل والتخويف ضد شعب روهينجا. ثانيا، استنكار هذه الجرائم رسميا من قبل الأمم المتحدة. ثالثا، الضغط على الدول المجاورة لتفتح حدودها أمام المدنيين النازحين من حملة التطهير العرقي التي يقوم بها جيش ميانمار. رابعا، أن تعرف الأمم المتحدة رسميا محاولات الإبادة الجماعية التي تقوم بها دولة ميانمار ومسؤوليها ضد شعب روهينجا، وأن تقدم المجرمين لمحكمة العدل الدولية الدائمة لارتكابهم الإبادة الجماعية هذه. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بۆرما وەک دوێنەی هەڵەبجە بۆ کروزی لێ دێت. بۆرما وەک ئەنفالەکەی گەرمیانم لە ژێر پۆستاڵی کوفردا ناڵەی دێت. بەڕێزان، هەمان بەیاننامە بە زمانی ئینگلیزی لەلایەن بەڕێز دکتۆر هۆشمەند وتەبێژی ڕێکخراوی کیمیابارانی هەڵەبجە خوێنرێتەوە. با بفەرمێت. سلاوی خوای گەورەتان لێبێ. Statement of condemnation. The General Secretary of the United Nations, through the United Nations representative in Iraq, subject condemnation against the ethnic cleansing of the people of Rohingya. Ladies and gentlemen, today the living conscience of the world, the United Nations, the free press, and all forces and personalities defending human beings face great responsibility and greater historical and legal challenge. They should not remain silent, not showing any attitude toward the abhorrent and ethnic cleansing that is taking place in Rohingya and any excuses. Today, we the Kurds, as living example of the victim of ethnic cleansing, remind the world that our empathy with the victims of Burma stems from our tragic experience in Halabja and Anfal operations. Our people were subjected to in front of the eyes of the great power and international institutes. Our Kurdish people passed through the agonic days between life and death in misery, displacement, hunger, murder, and burning. So today we do not يا رب العالمين لدى وكامل شفائي عاجل. displaced by the ethnic cleansing carried out by Myanmar army. Fourth, the United Nations to officially recognize the genocide attempts by the Myanmar state
and its official against the Rohingya people and to present the criminals of the genocide to the Permanent International Court of Justice. Thank you. بەڕێزان ئێستاش گوێبیستی شارێکە بین لەلایەن کاک گەشتیار با فەرمێت. سڵاوی خواتان لێبێ. من منداڵەکەی بۆرمام، من ئەو منداڵم بەبێ هۆ لە گۆڕ دراوم، من ئەو مرۆڤم کە ئێوە باسی مافی مرۆڤ دەکەن، من ئەو منداڵم کە لە بەرچاوما دایکم دەکوژن، دەستەکانم بە سنجیرێک لێک ئاڵاوە، نازانم من تاوانم چییە، تاوانبار بەم شێوەیە. کوا ئەوانەی ئەیان ود مافی مرۆڤ هەیە، دە پێم بڵێن کوا لەکوێیە، ئەزانم کەوا مافی بوونی هەیە، بەس بۆ منی چەوساوە و هەژار نییە. کوا ئەوانەی ئەیان وت ڕزگاری خوازی چەوساوین، دە پێم بڵێن کوا لەکوێیە، سەر بەرزکەنەوە ببینن چی ڕوو ئەدات، ئێمە لە ناو خوێنە مەلەمان پێ دەکەن. کوا غیرەتان، کوا هەڵوێستان، کوا ویژدانتان، کوا ئەنجومەنی ئاسایش، کوا دادگای بێ ئیش، کوا نەتەوە یەکگرتووەکان، کوا دیموکراسی چەرچڵ، کوا خاوەن خەڵاتی نۆبڵ، کوا موسڵمان، کوا ئیسلام دۆستان، دە پێم بڵێن کوا دەنگتان، کوا ئازایەتیتان، کوا دیموکراسیتان. بەسە بێدەنگ بوون لە ناوتان، شەرم ناکەن لە دەستان داخیرەتتان، بەسە ئازاردان تێر نەبوون لە کوشتن و کوشتاریتان، دەبینن و سەیر دەکەن چەندە بێدەنگ و مەلائیکەن، چەندە بێ هەست و چەندە مەستن، ئاخر پێم ناڵێن نابین و نابیستن. خۆزبانتان هەیە بۆ قسەکردن، بۆ ڕاستیەکان بە درۆ دەزانن، تاکەی بێ هەڵوێست و بێزوبانن، بۆ ناپرسن چۆن ئەمان سووتێنن، دەیتخوا کوا مرۆڤایەتیتان، بۆ بێ هەڵوێستن بەرامبەر براکانتان. دەیبا هەمووان یەک بگرین، دەستەکانمان لە دەست بنێین، بە یەک دروشم و یەک هەڵوێست داوای ئازادی بکەین. بڵێ ئەمەوێ ئازاد بم، بڵێ ئەمەوێ خاوەن ماف بم، دەبا ئەمە قسەمان بێ، دروشمی ئەمڕۆ بێ، بۆرما بن و بەهێمنی بن و بەڵە بەڕێزان ئەوەی بینیتان گربوونەوە و ناڕزایەتی خەڵکی شاری سلێمانی بوو لە پارکی نالی، هەروەها بەشێک لە دانیشتوانی پارێزگای هەڵەبجەش لە نێوبازاڕی ئەو شارە گربوونەوەیان ئەنجامدا و ناڕزایەتی سەبارەت بە ئەو کۆمەڵکوژەی کە لە وڵاتی میانمار بەرامبەر موسڵمانان بەڕەوە چێت. من هەوڵەدەم لەگەڵ میوانەکەم کاک شوان هەورامی گفتوگۆی زیاتر لە چەند بۆعدێکەوە بەرامبەر ئەو توند و تیژیانەی بەرامبەر موسڵمانانی میانمار شرۆڤەی زیاتر بکەین، ناو بە ناویش هەوڵەدەین لە ڕێگەی پامنێرەکانمانەوە ڕای هاوڵاتیان و بەشێک لە گربوونەوە کە بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینەوە. کاک شوان سپاس بۆ ئامادەبوونت. ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم، ینی دژایەتیکردنی میانمار بۆ مسلمانانی ڕۆهینگیا بۆعدێکی تاریخی زۆری هەیە. ئەمە هۆکار چی بۆ کە بوزیەکان دژایەتی مسلمانەکانیان دەست پێ کردووە و گەوترێت نزیک بە سەدەیە کام دژایەتیە بوونی هەیە؟ بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان، زیاتر لە سەدەیەک ئەتوانین بڵێن ئەوە زیاتر لە 150 ساڵە مسلمانانی میانمار ینی کەوتونەتە بەر هێرشی بوزیەکان و قۆناغ بە قۆناغیش ئەم دژایەتیە ساختتر بووە. ئێمە ئەومان لەبیر نەچێت ئیسلام لە سەدەی یەکەمی کۆچیە گەیشتە میانمار و دوای ئەوە لە سەدەکانی 1970 و 1980 یعنی وەکەڵێ دەوڵەتێکی زۆر بەهێزی ئیسلامی لە میانمار هەبووە.
حاکم بووە سەرەڕای ئەوەی کە مسلمانان دەسەڵاتدار بوون و دەوڵەتیان بەدەست بووە بەڵام هیچ کاتێک زوڵمیان بەرامبەر بە پێکاتەی بوزی نەکردووە و ئەگینا دەیانتوانی هەر بە تەواوەتی بوزیەت لە میانمار ڕاماڵن وەکوەوەی کە ئێستا بوزیەکانەکەن بەرامبەر بە مسلمانان بەڵام ئەوان ڕایەڵەی پێکەوە ژیانیان لەگەڵ هەموو پێکاتەکانی ئەو وڵاتە ینی جێبەجێ کردووە جاوەمان لەبیر نەچێ خۆی ئەم دەوڵەتە قەومیانە کە دروست بوون تەمەنیان کەمە ینی میانمار و لاوس تایلند ئەمانە ینی دەوڵەتێکن تازە دروست بوون بەڵام کاتی خۆی دەوڵەتی ئیسلامی لەوێ لە بڵین منطقەی خەلیجی بەنگاڵ لە بەنگلادیشەوە بۆ میانمار بۆ تایلند ئەمە ینی درێژ بووەتەوە لەو منطقەیە دەوڵەتی گەورە دروست بووە ئێستا ئەوەشمان لەبیر نەچێ ینی خۆ بەس تەنها مسلمانانی میانمار نەکەوتونەتە بەر هەڕەشە ینی مسلمانان لەو منطقەیە ینی هەمیشە لە هەڕەشا بوون بە تایبەت لەو کاتەوە کە مارکسیەکان مارکسیە ماویەکان کۆمۆنیستەکان دەسەڵاتیان گرتووەتە دەست لە دوو ئاراستەوە لە مسلمانەکان دراوە بۆ نمونێمە لە کەمبۆدیا نزیکەی نیو ملیۆن مسلمان کەوتنە بەر هەڕەشەی پۆلپۆتیەکان ینی سەردەمی حکوومەتی پۆلپۆت و بە سەدان هەزار مسلمان ینی لە ناو بران کوژران مزگەوتەکانیان کرایە شوێنی بەخێوکردنی بەراز و زوڵم و زۆرێکی زۆریان لێکرا تەنانەت ینی وڵاتێکی وەکو تایلند کە وڵاتێکی دیموکراتیە بە حساب بەڵام ینی هەرێمی پاتانیا کە ینی وەکەڵە کاتی خۆی هەرێمێکی ئیسلامی بووە و ئێستاش ینی زۆرینەی دانیشتوانەکەی مسلمانن بەڵام ینی وەکو هاوڵاتی ژمارە 2 ژمارە 3 مامەڵەیان لەگەڵا ئەکرێ لە وڵاتێکی بەناو دیموکراتیە ینی وڵاتێکی وەکو تایلند کە ینی زۆر جیاوازە لەگەڵ میانمار بەڵام میانمار لەو کاتەوە کە کۆمۆنیستەکان هاتوونەتە سەر حکم ئاراستەیەکی تریش دەستی پێکرد لەگەڵ ئاراستەی بوزیەکانە ئاراستەی کۆمۆنیستەکانیش دەستی پێکرد لەلایەک مسلمانەکان کەوتنە ژێر لێدان و ئەشکەنجە و ینی پاکتاوی کۆمۆنیستەکان و بەناوی دژایەتی دینەوە لەلایەکی تریش بە ئیتیجاهی بوزیەکان ینی مسلمانەکان کەوتنە ژێر لێدان و ئەشکەنجە بۆ نمونە ڕۆژنامەیەکی بەناوبانگی بۆرما لە ساڵی 1975 تایتڵێکی ینی نووسی لە ڕۆژنامەکە تایتڵەکە ئەوە بوو کە ئێمە نابێ سەلەی غیزائیمان ینی وەکەڵێ سەبەتەی خواردنمان بەدەستی دوژمنەکانمانەوە بێ مەبەستی چی بوو مەبەستی ئەوەی هەرێمی مسلمانەکان هەرێمی ئاراکان هەرێمێکی زۆر بەپیتە ینی لە ڕووی کشت و کاڵەوە ینی خواردەمەنی ئەتوانێت خواردەمەنی نەک بۆرما خواردەمەنی وڵاتانی تریش دابین بکە ئەوەندە بەپیت و بەرەکەتە و ئەم هەرێمەش هەرێمێک لە ساڵی 1970 کە بۆرما 33 ملیۆن دانیشتوانی هەبووە ئەو هەرێمە 5 ملیۆن و نیو ینی دانیشتوانی هەبووە لەو ساڵە جاوە حسابکە لەگەڵ ئێستا کە ئێستا مسلمانان ینی زۆر کەم بوونەتەوە لەو هەرێمە بەهۆی بەبوزیکردن و وەکەڵە سووتاندنی گوند و شار و شارۆچکەکانیان و دەرکردنیان بەرەو بەنگلادێش و قەت و عامکردنیان بە هەر حاڵ ینی لە دوای ئەو تایتڵە کە بڵین لە دوای ئەو مانشێتە کە ئەو ڕۆژنامەیە نووسی هێرشێکی دڕندانەی سوپای میانمار بۆ سەر مسلمانەکان دەستی پێکرد بە ناوی هەڵمەتی ئەژدیها لەم هەڵمەتی ئەژدیهایە زیاتر لە 1000 مزگەوتی مسلمانەکانیان سووتاند و سەدان گوندیان سووتاندن و بە هەزاران لاوی ینی ئەو گوندانەیان
ینی وەکو چۆن لە لای خۆمان ئەنفال کران لەوێش کوڕ و کچیان ینی ئەوانەی کە لە تەمەنی لاوێتیا بوون بردنیان و ینی هەتا ئێستش شوێن بزر کراون و هەر لەو کاتا ینی نزیکەی بەپێی ئامارەکان ئامارە ناڕەسمیەکان نزیکەی 300,000 ینی کەس ئاوارەی بەنگلادێش کران ینی لە نێوان ساڵی 1975 بۆ ساڵی 1970 کوشتارێکی ئێجگار گەورە لە مسلمانەکان کرا و واقعی دیموگرافی لەویا گۆڕانکاری زۆری بەسەرا هات. زۆر باشە مادام ئەم هەرێمە بە هەرێمێکی مسلمان نشین ناوزەند دەکرێت بۆچی کاکشوان ینی ئەو فۆکسەش لە سەر گیانی ئیسلامی هەیە بۆچی وڵاتانی ئیسلامی بێدەنگیان هەڵبژاردووە هیچ کاردانەوەیەک نابینێت تەنانەت بە هاوکاریکردنی خۆراکی مادی هەروەها بۆ ئاوارەکان هیچ نەبێت هیچیان نەکردو تەنها تورکیا نەبێت کە لەلایەن سەر و کۆماری وڵاتەوە پشتیوانی خۆی ڕاگەیاندووە بۆچی؟ هۆکارەکە ئێمە بینین جارە جیهانی ئیسلام جیهانێکی بەناو جیهانی ئیسلامە ینی هەڵوەشاوەیە ینی بێهێزترین ڕێکخراوی جیهانی کە هەبێ ڕێکخراوی وڵاتانی ئیسلامیە کە ینی ئێستا تۆ سەیرکە یەکێتی ئەوروپا ئاسیان یا هەو ڕێکخراوە ئابووریە گەورانە ئەو ڕێکخراوە سیاسیە گەورانە سەیرەکەی یعنی کاریگەری زۆر ئەرێنیان هەیە لە سیاسەتی نێودەوڵەتیە بەنیسبەتی خۆیانەوە لەوانەیە بەنیسبەتی ئێمەوە نەرێنی بێ بەڵام یعنی ئەوان توانیوانە کاریگەریان هەبێ لەسەر سیستمی نێودەوڵەتی بەڵام سەیرەکەی ئەوە جیهانی ئیسلامیە بە ملیارێک و 700 ملیۆن مسلمانەوە هیچ کاریگەریان نییە لەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتی هۆکارەکەیش ئەو پەرتەوازەیە کە ئەیبینین یعنی پەرتەوازەیەکی زۆر هەیە ئەوە یەک دووەم بەڕاستی لە جیهانی ئیسلامیە وڵاتانی دیموکراتی ئێجگار کەمن بۆ نمونە وڵاتی بەنگلادێش کە دراوسەی هەرێمی ئاراکانە و دراوسێی میانمارە بەنگلادێش لە 1975ەوە هەتاکو ئێستا یعنی بڵین دۆسیەیەکی زۆر خراپی هەیە بەرامبەر بە ئاوارەکانی بۆرما یعنی نەیتوانیوە سادەترین پێداویستی بۆ ئاوارەکانی بۆرما دابین بکە تەنانەت لە هەندێک حاڵەتە ینی ڕێگەی نەداوە ئاوارەکان بێنە ناو بەنگلادێش کردوونی بە خواردەمەنی سوپای دڕندەی میانمار ینی لە هەندێک جارە و بۆ نمونە ئێستا حالیان ئەو حکوومەتەی کە لە بەنگلادێش هەیە حکوومەتی شێخە حەسینە واجد کە کچی گەورەی زیاء الرحمانە مجیب الرحمان بە باوکی ئیستیقلالی بڵین بەنگلادێش ئەژمێرێ یعنی بەنگلادێشی کە پێ وترا پاکستانی شەرقی جای کردەوە لە پاکستان و دوای ئەوە ئەم جیابوونەوەی ڕوویدا ئەوانەی کە لەگەڵ پاکستان بوون هەتاکو ئێستا ینی وەکەڵێ لەگەڵ ئەو یەکێتیا بوون کەوتونەتە ژێر ئەشکەنجە و ئازار و کوشتاری یعنی ئەم ئافرەتە حەسینە واجد ئێستا بدادگایەکی داناوە بە تۆمەتی ئەوەی کە ئەوانەی کە پشتیوانیان کردووە لە یەکێتی بەنگلادێش و پاکستان هەتا ئێستاش خەڵکی ئیعدامەکە لەسەر ئەوە وەدەیان سەرکردەی یعنی کۆمەڵی ئیسلامی جەماعەی ئیسلامی بەنگلادێشی ئیعدام کردووە لەسەر ئەمە لە دەستوری وڵاتە هەوڵی داوە کە وشەی ئیسلام بە تەواوەتی بسڕێتەوە و بە هەموو شێوەیەک دژایەتی هەموو چالاکیەکی ئیسلامیەکە لە بەنگلادێشە لە حاڵەتێکە ئەم کەسە وەکو سیاسەتمەدارانی میانمار ڕەفتارکە بەرامبەر بە گەلەکەی خۆی ئایا چۆن ینی سۆز و بەزەییە جوڵێ بەرامبەر بە ئاوارەی میانمار ئاوارەکانی میانماریش کە ئێستا هاتوون
ئەوە ئێستا مثلەن وێنەکانیان بە هەموو جیهانا بڵاوە بێتەوە و میدیا کاریگەریەکی زۆری کردووەتە سەرەوە و فۆکس کەوتووەتە سەر ئەو حەدەسە لەبەرەوە بەنگلادیش ئێستا کەوتووەتە ژێر گوشارێکی وەکو میانمار چۆن کەوتوتە ژێر گوشار حەسینەواجی دیش کەوتوتە ژێر گوشار کە ئەم ئاوارانە قبول بکات. زۆر باشە کاکشوان وەگەوترێت ینی تەنها بۆعدەکە ئاینی ئیسلامەکەوە بوزیەکان پاڵنەرە بۆ ئەم کۆمەڵکوژێ مسلمانەکان یاخود تەماعێکی ناوچەییشە ینی ئەیانەیە بوزیەکان نفوسیان لە هەرێمی عێراقان زیادکە بە نەمانی مسلمانەکان بۆعدەکە بۆعدێکی ئابووری یاخود بۆعدەکە تەنها تایفی و ئاینیە بۆعدەکە هەردووکیانە یعنی ئەوان وەکو ئاماژەم پێدا لە ساڵی 1975 ئەو ڕۆژنامەیە ئەو مانشێتەی نووسیوە ئەڵێ نابێ خواردەمەنی ئێمە بەدەستی دوژمنەکانمان بێ یعنی ئەوە بوعدێکی ئایدۆلۆژیە کە مادەم ینی سەبەتەی خواردەمەنی میانمار لە ژێر دەستی مسلمانەکانە ئێمانای وایە ئەوانە دوژمنی ئێمە نابێ خواردەمەنی ئێمە لە ژێر دەستی دوژمنەکانمان نابێ ئەوە یەک هەر بەم هۆیش کە مسلمانن خۆ بەحساب ئاینی بوزی ئاینێکە زۆر لایەنگری ئاشتیە یعنی ئەبێ لایەنگری ئاشتیە و ئاشتی بچەسپێنێ بەڵام دڕندانەترین ئەشکەنجەکان کە بەرامبەر بە مسلمانەکان ئەکرێ لە ژێر چاودێری پیاوە ئاینیەکانی بوزیە ئەکرێ یعنی بە هاندانی ئەوان ئەکرێ و بە دنەدانی ئەوان ئەکرێ لەبەرەوە ئێمە بینین ئەوە بوعدێکی ئاینی هەیە دووهەم لە هەرێمی ئاراکانە جگە لە کشتتوکاڵ ئێستا یەدەکێکی زۆری نەوت و غاز دۆزراوەتەوە هەیە و ئەمەش ینی وای کردووە میانماریەکان ینی وەکەڵێ ژەنڕاڵەکانی میانمار وا لێ بکە کە ئەو ناوچەیە یەکسەر پاکتاو بکەن ئێمە بینین لە ساڵی 1982ەوە جنسیەی میانماری لە هەموو مسلمانانی میانمار سەنراوەتەوە یعنی ئەڵێن ئێوە خەڵکی بەنگلادێشن خەڵکی میانمار نین یعنی ئێستا مسلمانانی ئێوەی کێشەی لە ساڵی 1982 هەتاکو ئێستا هینیان لێ وەرگیراوەتەوە ڕەگەزنامەی میانماریان لێ وەرگیراوەتەوە. زۆر باشە کاکشوان ئەمەوێت ئەو پرسیارەشکەم ئەم جۆرە ناڕزایەتیە نێودەوڵەتیانی کە لێرە و لەوێ بەیاننامە بینین ڕێکخراونە دەوڵەتیەکان هەرچەند تاوەکو ئێستا زۆر کاریگەری ئەو توی نەخسۆسە وڵاتی میانمار بەڵام بۆ نمونە گربوونەوە ناڕزایەتیەکان لە هەرێمی کوردستان ئەمانە جۆرە فشارێک لەسەر وڵاتە دروستەکە لەسەر ڕای گشتی لەسەر نەتەوەی گرتوەکان دروستەکە چ جۆرێک کارێک بکرێت بۆی کە خەڵکی مسلمانی ڕۆهینگیا ئیسوادەی لێ بکرێت ئەو هەنگاوە چیەکە ببندێت ئایا ئەم جۆرێکە ناڕزایەتی و دەنگی ناڕزایەتی بەرزکرێت لە شەقام یاخود هەنگاوی تریش هەیە بۆی کە ئیسفادە و بگات بە ڕۆهینگیا ئەم ناڕزایەتیە شەقام و ئەم پەخشکردنەی لە میدیایە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر هۆشیاری مسلمانان کە مسلمانانی کوردستان تێبگەێنێ لەوەی کە میلەتێک هەیە لە میلەتێکی مسلمان هەیە لەسەر دینەکەیان یعنی ئەو هەموو کوشتارەی لەیەکرێ و هەموو زوڵمەی لەیەکرێ و بۆ کورد شاراوان نییە ئەم جۆرە دیمەنانە کە ئەیبینێ مەرگەساتەکانی خۆی جینۆسایتەکانی خۆی و تاوانەکانی ئەنفال و ئەوانەی دێتەوە بەرچاو ئەزانەی ئێستا هیچ کەسێ ئەوەندەی کورد باشتر تێ ناگا لەو ڕووداوانەی کە ئەو قڕکردنە نەژادیەی کە لەوێ ڕووەدا یعنی ئەمە لەم ڕووەوە زۆر باشە کە مسلمانانی کوردستان تێبگەن کە حاڵەتێکی ئاوای ئێستا لە ئارایە کە کورد خۆی بە چاوی خۆی چەنەها جار ئەمەی بینیوە ئەوە یەک ئەوە لە ڕووی هۆشیاریەوە دووەم ئەم هۆشیاریە چۆن بکرێتە ینی بکرێتە کارتێکی ینی کردەیی ئێمە ئێستا لە کوردستان ئەسپاس بۆ خوا چەندین ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیمان هەیە ڕێکخراوی ینی خێرخوازی کە توانی ویانە کاریگەریان هەبێ لەسەر مسلمانانی کوردستان مەسەلەن منداڵە بێنازەکان منداڵ نازدارەکانیان ینی وەکەڵێ بەسەر کردووەتەوە هەژارانیان بەسەر کردووەتەوە نەخۆشەکانیان بەسەر وەکو دەستگای خێرخوازی بەخشین بەڕاستی کاریگەریەکی ئێژگار زۆری هەبووە ینی لە کوردستانە چەندین ملیار
دیناری کۆ کردوێتەوە و بەخشیویەتی ینی بەو شێوە شەفافەی کە بینراوە و یارمەتی ئاوارەکانی سووریای داوە یارمەتی ئاوارەکانی عێراق و مووسڵ و ئەوانەی داوە ئێستا ئەم ڕێکخراوە بۆ نمونە یعنی ئەڵێم ڕێکخراوەکانی تریش هەر ئەتوانن ئەو کارە بکەن یا ئەم ئەو کۆمەڵە ڕێکخراوە ئەتوانن پێکەوە ئەو کارە بکەن ئەتوانن لەگەڵ نەتەوە یەکگرتووەکانە هەماهەنگی بکەن لەگەڵ ڕێکخراوی ئیغاسی نەتەوە یەکگرتووەکانە هەماهەنگی بکەن لە ژێر چاودێری ڕاستەوخۆی نەتەوە یەکگرتووەکانە بێن لە کوردستانە کەمپین ڕاگەیەنن بۆ نمونە بەرنامەی بەخشین کەمپینی ڕاگەیەنێ یارمەتی کۆکاتەوە لە موسڵمانانی کوردستان و لە ژێر چاودێری ڕاستەوخۆی نەتەوە یەکگرتووەکانە بیبات بیگەێنێتە ئاوارەکانی میانمار پێم وانە ئەمە شتێکی قورس بێ بۆچی ینی من بازرگانە ناسم لە کوردستانە بازرگانە ناسم لە بەنگلادیشەوە ڕەشە وڵاخە هێنێ لە کوردستانە ئەیفرۆشێ ئایا ینی پێچەوانەکەی ئاسانتر نییە لە ژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکانە بۆ ئەوەی ینی وەکەڵێ ڕەهەندی تیرۆر و ئەو شتانەشی لێ دوورکەوێتەوە چونکە زۆر جار حکوومەتە دیکتاتۆریەکان زۆر جار ینی ئەوانەی کە چاویان هەڵنایە ینی یارمەتی بگاتە موسڵمانان حەزەکەن موسڵمانان هەر لە کوێرەوەریە بژین ینی هەوڵەدەن کە ئەم جۆرە یارمەتیانە ناسنامەکەی بگۆڕن بۆ یارمەتیدانی تیرۆر و ئەوانە من ئەوە ئەڵێ مەڵم لەگەڵ نەتەوە یەکگرتووەکانە لەگەڵ دەستگار فەرمیەکانی نەتەوە یەکگرتووەکانە هەمانجی تەواو بکەن ئەم کەمپینانە لێرە ڕاگەێنەوە یارمەتی و پیتاکە کۆکەنەوە لە ژێر چاودێری ئەوانە بگاتە ئاوارەکانی میانمار من پێم وایە ئەمە هەنگاوێکی زۆر عەمەلیە و ئەنجامداریشی بیانی زۆر قورس نییە زۆر باشە بە هیوایەوەی کە بیر لە ئەو جۆرە پێشنیازی بەڕێز بکرێتەوە بەڵە بەڕێزان پەیامنێرانمان لە شاری سێمانی و هەم لە شاری هەڵەبجەوە لەگەڵ دەبێت بۆ ئەوەی کە ڕای هاوڵاتیان کە بەشداری ئەم ناڕزایەتیان کردو بۆ ئێمە بگوازنەوە سەرەتا ئەچمە هەڵەبجە سامان فەتاحم لەگەڵدا بێت سامان سڵاوی خوا لەبێت گربوونەوەکە لە ئێستایە ماوە و هاوڵاتیانی هەڵەبجە چی ئەڵێن سەبارەت بەو کۆمەڵکوژەی کە لە میانمار پەیڕەو دەکرێت بەرامبەر موسڵمانەکان تان لە بێسڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت لەم جێگەی کە من ئێستا لێ وەستاوم کەمێک پێش ئێستاکە لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیامی شەوە ڕاستەخۆ گواستمانەوە بۆتان ژمارەیەکی زۆر لە وڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە لێرەدا گرت بوونەوە ناڕزایەتیان دەربڕیوە و خەمی هەڵسۆزی خۆیان بۆ موسڵمانانی میانمار نارد لێرەوە کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن بوزیەکانەوە کۆمەڵکوژێکی زۆریان بەرامبەر کرا ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی ئاینی لە چین و توێژە جیاوازەکان لێرەدا بە بەرزکردنەوەی وێنەی میانمار و قوربانیانی میانمار و وتنەوەی کۆمەڵێک وتافی جیاواز و بڵاوکردنەوەی وتار لەلایەن چین و توێژەکانەوە بەنامەی جیاوازیان بڵاو کردەوە لێرەوە داواشیان لە کۆمەلگەی نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتووەکان کرد کەوا بێدەنگ نەبێت لە بەرامبەر ئەم تاوانکاری کەوا بەرامبەر بە موسڵمانانی میانمار ئەنجام درو و نەتەوە یەکگرتووەکان و کۆمەلگەی نێودەوڵەتی بێنە دەنگ من ئێستا لێرە ژمارەیە گاوڵاتی لێرەدا هەرماون لەو شوێنەی کە گردبوونەوە ناڕزایەتی و سۆزیەکەی تێدا ئەنجام درا من وڵاتیەک وەردەگرم لێرەدا سڵاوتان لێ بێ گەربێنە ئێرەوە پەیامی ئێوە چییە بۆ مسلمانانی میانمار کە بە شێوەیەکی دڕندانە دەکوژرێن و قەتڵ و عام دەکرێن وەڵا قوربان زۆرمان پێ ناخۆشە و داوا لەو وڵاتانەکەن کە ئەم تاوانە بە جینۆساید قوڵی بکەن و داوامانەوە ئەم وڵاتە واز بێرێ لەم پێشەلکاریە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاست ئەم تاوانکاری بێدەنگە ئێوە چ پەیامێکتانێ لە پایتەختی ئاشتیەوە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتووەکان بۆی بێدەنگ نەبێت وەڵا قوربان پەیامانەوەیە کە ئەم وڵاتانە بێنە سەر خەت و داواکارین ئەم پێشەلکاریی تر نەبێنە و کۆتایی پێبێ وەکو ئەو نیشتمان وڵاتیانیانی پایتەختی ئاشتی ئەمڕۆ لە گرتبوونەوەکەدا چ پەیامێکتان ئاڕاستە کرد وەڵا پەیامانەوەی کە ئاشتی و پێکەوە ژیان لە هەموو شوێنێکە بەرقەرار بێ لەگەڵم بمێنەرەوە ئەچینە شاری سێمانی پەیامنێرمان ڕامێر عوسمانمان لەگەڵدا ڕامیار سڵاوی خوا لەبێت تۆم کاتت باش
زانیاریەکان لای تۆچین سەبارەت بە گربوونەوەکە و بەنیازنکەی ئەو ڕاپۆرتەیان کە ئامادە کردو بە هەرسێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی تەسلیمی نەتەوە گرتوەکان و باڵوێزخانەکان بکەن لە هەرێمی کوردستان. مامۆستا سالار گربوونەوەکە لە شاری سلێمانی بەرەبەرە کۆتایی پێ هاتووە. بەیاننامەکە بە هەر سێ زمانی کوردی، عەرەبی، ئینگلیزی خوێندرایەوە. ئەم هەوڵاتیانەی کە لێرە یان ئەم چالاکوانانە مامۆستانی ئاینی پەرلەمانتاران کە بەشداریان کردبوو لە گربوونەوەکە داوایانە کرد کە ڕێکخراو نێودەوڵەتیەکان، ڕێکخراوە جیهانیەکان، وەروەها UN و نەتەوە یەکگرتووەکان بێنە سەرخەت بۆی ئەو کوشتارەی کە لە وڵاتی میانمار بەرامبەر بە مسلمانانی بۆرمە ئەنجامە درێت ڕابگیرێت و ئیتر کۆتایی بێت بەو هەموو کوشت و کوشتارەی کە بەرامبەر ئەم مرۆڤانە لەم ناوچانە ئەنجامە درێن. دیارە یعنی ئەمڕۆ ئەم ڕێکخراوانە ئەم بەیاننامەیان هەبووە و وا بڕیارە لە چەند ڕۆژی ئایندا ببرێ بۆ هەولێر بۆ کۆنساڵخانەی نەتەوە یەکگرتووەکان بدرێ بەمانیش بۆ ئەوەی کە بگەیەندرێت بە شوێنی خۆی و چیتر ئەم کوشتارانە بەردەوام نەبێت. و من قسەم لەگەڵ بەشێک لە ڕێکخراوەکان کردووە کە بەشێکیان پەیوەندیان هەیە لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان وەکو ڕێکخراوی فراتی جیهانی، وەکو ڕێکخراوی هیوایەک بۆ ئاشتی ئەمانە کۆمەڵە ڕێکخراون کە لە بواری ئاشتیا لە هەرێمی کوردستان کار دەکەن. ینی ئەمان ئەڵێن وا بڕیارە سبەی بچنە بەردەم ڕێکخراوی UN لە سلێمانی بۆ ئەوەی بەیانێکی ناڕەزاییان پێ بدەن لەسەر ئەم مەسەلەی کوشتار و کوشتانەی کە لە وڵاتی بۆرمە بەرامبەر بە مسڵمانان ئەنجامە درێت. من بەڕێز دکتۆر کامەرانم لەگەڵا کە سەفیری ئاشتیا لە هەرێمی کوردستان ئەمێ زانیاری زیاتر لەم بەروگرام زۆر بە کورتی بێسپاس دەکەم کاتم کەم زۆرە. بەڵێ بەڵێ دکتۆر کامەران ئێوە کەی بەنیازن بچنە بەردەم ڕێکخراوی UN و بەنیازن چیان بخەنە بەردەست؟ ئەگەر زەحمەت نەبێت تۆزێ پێیتە بێشەوە فەرموو. ئێمە وەکو ڕێکخراوی هیوایەک بۆ ئاشتی، وەکو ڕێکخراوی فراتی ئاشتی بۆ جیهانی، بەرنامەی فراتی ئاشتی بۆ جیهانی بەرنامەیە کە لە سەرتانسەری هەموو جیهانە ئاشتی بڵاو بێتوانە. ئێمە ئەمڕۆ داوامان کرد لە بەرپرسیارانی سلێمانی و گربوونەوەی دروست بوو کە هەوڵ و توانای خۆیان بگەنەگەڕ بۆ ئەوەی ئاشتی دروست بێ لە سەرتانسەری جیهاندا، بە تایبەتی لە کێشەی بۆرمە قەتڵ و ئامی ئەو مسلمانانە ئەکرێت ئەکوژێن، ئەسووتێنرێن، ئەخێنکێنێت لە شوێن و مەکانی خۆیان، جێگە و مەکانی خۆیان کاول بوون. بەمە ئێمە دڵما ئەو ناخواتەوانێ ئێمە لە بەرنامەمان هەیە ئێستا حالیان دوای تابوونی ئەمە سەردانی بارەگای UN بکەین بۆ ئەوەی بتوانین خێمە هەڵدەین، بۆی بتوانین مانگریەک دروستکەین لەوێ بۆ UN جوابمان بات و وعدو پەیمانی ئەومان باتێ. ئەو نەچوین ئەم دوای ئەم گربوونەوە ئێمە بەرنامەمانەیە کە ساچین بۆ ئەوەی داوای ڕەزامەندی ئەوانەکەین، داوای ڕەزامەندی بەڕێز پارێزگاری سلێمانی و بەڕێز بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی ئەکەین بۆ ڕێگای ئاسایەکان بگرینە بەر، پاشان کارە چالاکی و مەدانیەکانمان جێبەجێەکەین هەر شوێنێک بێ بتوانین کە زەختێکی گەورە بخەینە سەر UN لە هەر وڵاتێکا بێ بۆی قەتڵ و ئامی بۆرمە بوەستێنرێت. بەڵە سپاس بۆ تۆ ڕامیار، لەگەڵما بمێنەرەوە ئەچینەوە بۆ هەڵەبجە. پامنێرمان سامان فەتاحمان لەگەڵە لەوێ میوانێکی هەیە زۆر بە کورتی سامان، قسە لەگەڵ میوانەکەت بکە و دواتر لەگەڵ میوانەکەم بەردەوام بین. بەڵێ مامۆستا سالار، من خۆت پێم خۆشە ماوڵاتێش وەرگرنکەوە لێرە داوجودیە بۆ ئەوسۆزی دەبڕین بەرامبەر بە ئەو قەتڵ و عامی بەرامبەر مسلمانانی میانمار دەکرێت. جەنابتان پەیامتان چییە بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی، بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی بۆ نەتەوە یەکگرتووەکان کە بێدەنگ بەرامبەر و کۆمەڵکوژی بەرامبەر هاوڵاتیانی میانمار دەکرێت؟ سەرەتا بە ناوی خوا من داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی ئەەکەم، داواکەم لە هەر ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە پیان ئەوترێت ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەکوێن، کوان، ئیشیان چییە، بۆ بێدەنگن لە ئاست ئەم تاوانە قێزەونەی کە دەرهەق بە مسلمانان ئەکرێت لە میانمار یا لە هەر شوێنێکی تری دنیا. من داوایان لێ ئەەکەم بەهانای مسلمانانەوە بێن، ئەگەر بەرژەوەندی تیان نییە، ئەگەر بەرژەوەندییان تایە بابێن، یعنی لە هەر شوێنە بەرژەوەندیە بێ ئەوان هەن، بەس لە بەر شوێنە بەرژەوەندی ئەوانی تیانە بێنین. بۆیە داواکەم هەر ڕێکخراوێکی مافی مرۆڤ کرد داکۆکی کاری ڕاستەقینەی مافی مرۆڤەوە بەڕاستی کار بۆ مافی مرۆڤەکە بابێتە پێشەوە بێدەنگ نەبێت لە ئازم تاوانە قێزەونە. زۆر سپاس. مامۆستا سالار، لە گرتبوونەوەکەی ئەمڕۆدا بەیاننامەز بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی خوێندرایەوە و ئاراستەی نەتەوە یەکگرتووەکان دەکرێت. لە شاری سێمانی ڕامیار عوسمان، هەروەها لە شاری هەڵەبجەوە
سامان فەتاحمان لەگەڵا بوون سپاس بۆ زانیارەکانتان و گواستنەوەی وێنەکان. بەڵێ کاکشوان دووبارە سڵاو لەبێت ئەگەڕێمەوە لای بەڕێزت. سەرۆکی وڵاتی بۆرما خەڵاتی نۆبڵی بۆ ئاشتی وەرگرتووە. ئەکرێ سەرۆکی وڵاتێک خەڵاتێکی ئاوای جیهانی وەرگرت بێت بەڵام سوپاکەی ئەم قەتڵ و عامە بکات لە ناوخۆی خۆیدا؟ ئەوەی کە بەڕاستی جیهان ینی ئانسان سۆچی وەکو قەدیسێک نیشاندا کە وەکو ڕزگارکەری بۆرما یعنی نیشاندا و خەڵاتی ئاشتی نۆبڵی پێشکەش کرد. بەڕاستی ینی بەحساب بۆ ئەوە بوو کە ئەم شێوازەی حکوومەتی عسکەری لە میانمار بگۆڕێ بۆ شێوازێکی دیموکراتی و پارتەکەشی پارتێکی دیموکراتیە بە حساب. بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە ئەوەیە کە ئانسان سۆچی هیچ شتێکی لەم مەسەلەیە نەگۆڕی، لەم تاوانە قێزەونە نەگۆڕی کە بەرامبەر بە ئینسانیەت ئەکرێ کە نەتەوە یەکگرتوەکان ئەوە چەندەمین جارە بۆ سێمین ساڵە کە دووبارە یەکاتەوە چەوساوەترین نەتەوەی سەرزەوی ڕۆهینجیەکانن. یعنی ئانسان سۆچی یعنی هیچ شتێکی لەمە نەگۆڕی. تەنانەت میشعەل حوسێن کە پەیامنێری BBC بوو لێدوان دیمانەیەکی لەگەڵا ئەنجامدا زۆر بەگیری هێنا لەسەر مەسەلەی مسلمانانی میانمار کە بۆچی وایان لەگەڵاکرێ، بۆچی تۆ بێ هەڵوێستی، ئایا چارەسەری تۆ چییە بۆ ئەم زوڵم و زۆرەکە ئەکرێ؟ ئەمە پاکتاوی نەژادیەیە چۆن ئەکرێ؟ ینی کەسێک کە خەڵاتی نۆبل وەرگێ ینی هەڵوێستی بەو شێوە بێ. دوجار دوای دیمانەکە کە زۆر ئیحراج بوو لەبەری خۆیەوە بە هینەکانی وت بە نووسینگەکەی خۆی کە ئەم پەیامنێرە گوێی لێ بوو وتی من نەمزانی کە ئێوە ینی وەکەڵێ دیمانەیەکتان بۆ سازداوم کە محاویرەکەم ئەوەی کە دیمانەم لەگەڵاکە موسڵمانە. یعنی ئیحراج نەبوو لەگەڵ مسلمانی. بەڵێ ینی ئەگەر بیزانیای مسلمانە ئەو دیمانەیە ئەنجام نەدا. زۆر باش. یعنی ئەمە نیشانەی چیە؟ نیشانەی ئەوەی ئێستا هەندێک دەنگ هەیە لە خۆراوە داوایەوەکەن ئەڵێن پێویستە ئەو خەڵاتەی لێوەرگیرێتەوە. ڕاست. کاکشوان کاتم کەمەوە لە ماوەی 2 خولەکدا ئەمڕۆ ئیسرائیل کە تیجارەت و بازرگانێکی گەورەی چەکی لەگەڵ وڵاتی میانمار هەیە ڕایگەیان کە ئامادە نییە بەی شێوەیەکە و بازرگانی ڕاگرێت. کۆمنتی تۆ لەو بارەوە چییە؟ هۆکارەکە چەند شتێکە. ئیسرائیل هەر لە سەرەتای ئیعلامکردنی خۆیەوە پەیوەندیەکی زۆر ستراتیژی لەگەڵ میانمارە هەبووە. ینی میانمار لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە ینی پشتیوانی لە ئیسرائیل کردووە و ئەمانیش ینی وەکەڵێ بەرژەوەندیان لەوە هەبووە چونکە ئیسرائیل لە عوزلاژیە و ینی لە گۆشەگیر بوو ینی لە سەرەتایە. ئەمان ینی میانماریەکان لە هەموو بڕیارەکانی نەتەوە یەکگرتوەکانە پشتیوانیان لە ئیسرائیل کردووە. ئەوە یەک. دووەم هەردووکیان ینی وەکەڵێ دژی مسلمانانن لە هەر شوێنێک. یعنی وەکەڵێ بەرژەوەندیان هەیە لە تەضعیفکردن و بێهێزکردنی مسلمانان لە هەر شوێنێک. سێیەم ئیسرائیل قازانجەکە لە میانمار چونکە میانمار بە ملیارەها دۆلار چەکی لە ئیسرائیل کڕیوە و هەر لە مانگی نیسانی ئەم ساڵا بوو کە سەرۆکی ئەرکانی سوپای میانمار سەردانی ئیسرائیلی کرد و سەردانی کارگە گرنگە ستراتیژیە چەکسازیەکانی ئیسرائیلی کرد بۆ کڕینی چەک. ئیسرائیل قازانجەکە لەوە و ئیسرائیل ینی و میانماریش توانیوێتی سوود لە لۆبی بەهێزی جوولەکە وەسەهیۆنی وەرگێ لە غەرب بۆ ئەوەی گوشارەکانی سەر میانمار لە کاتی ئەم تاوانانە کە ئەنجامیەدا کەم کرێتەوە. تۆ نابینی کە ئێستا وڵاتانی غەربی لە تەنانەت ئەنتۆنیۆ گۆتێرێس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکانیش یعنی داواکاریەکی زۆر بێهێزە ئەڵێ داواکەین کە ڕەگەزنامە بگەڕێنرێتەوە بۆ ڕۆهنگیەکان. یعنی شتێکی یعنی حەقێکی شەرعی ئینسانی کە لێیان داگیر کراوە ئەو داواکە ئەو حەقیان بۆ بگێڕێتەوە کە ئەوە بێهێزترین هەڵوێستی ینی یۆئێنە بەرامبەر بە بەو تاوانە گەورەیە کە ئەنجامە درێت. بەڵێ هیچ کاتم نەما زۆر سپاس بۆ بەڕێز شوانەورامی چاودێری سیاسی
لە ستۆدیۆی هەواڵ لەگەڵمان بووی بۆ شرۆفەکردن لەبارەی ئەو کۆمەڵکوژیانی کە ئێستا لە هەرێمی ڕۆهینگیا بەرامبەر مسلمانان نەکرێ. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵێ بینەرانی خۆشەویست، سپاس بۆ بینەری ئێوەش تاوەکو ئێستا بینەرمان بوون. بەخوای گەورەتان دەسپێرم، کاتێکی خۆش. زۆر سپاس کاکە. Knows their name. Subject to state-sponsored ethnic cleansing by the Burmese government, despite their existence in Burma dating as far back as the Top Art تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوە